توی هاوڵاتی کاتێکە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە دەبینیت ڕاستەوخۆ بیرت بۆ دەچێت کە پەیوەندی بکەی بە تیمەکانی بەرگری شارستانیەوە بۆی کە لە کەمترین ماوەدا بگەنە شوێنی ڕووداوەکە و ڕووداوەکە کۆنتترۆل بکەن. تیمەکانی بەرگری شارستانیش بۆ پەڕی خۆشحاڵی و بۆ پەڕی دڵسۆزی و خەمخۆریانەوە بەڕێ دەکەون بۆ شوێنی مەبەست بۆی کە بتوانن کۆنتترۆلی ڕووداوەکە بکەن. جا ئەمڕۆ ئێمە بە شێوەیەکی گشتی باز لە کار و چالاکیەکانی تیمەکانی بەرگری شارستانی دەکەین کە بۆ خۆی ئەرکی سەرەکیان ئاگرکوژێنەوەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند ئەرکێکی تریان گرتوۆتە ئەستوی خۆیان لەوانە ڕزگارکردن بۆ نمونە لە کاتی کەوتنە نێو ئاو یاخود لە کاتی خنکاندن ئەمان هەڵدەستن بە ڕزگارکردن یان یاخود کاتێکە تەرمێ یاخود کەسێک دەکەوێتە نێو ئاوە ئەمان دەتوانن تەرمەکە ڕزگار بکەن و تیمی خەواسیان هەیە، یاخود لە کاتی بەفر و باران و دروستبوونی لافاودا ئەمان هاوکاری هاوڵاتیان دەکەن. ئێمە باز لە کار و چالاکیەکانیان دەکەین بە شێوەیەکی گشتی و لەگەڵ ئەوەشدا باز لە گرفتەکانیان دەکەین، ئەو گرفتانی کە دێنە بەردەمیان کە ڕێگرن لە بەردەم باشتر کارکردنیاندا. هەڵبەت باش کار دەکەن بەڵام ئێمە دەڵێن باشتر کارکردنیان. لەسەر ئەم بابەتە دوو میوانمان هەیە. عەمید گۆران ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری فەرمانگەی بەرگری شارستانی کۆیە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ڕاید ئارام عەلی کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. کاگارام بانیت باش و بەخێراتی. بانیۆش باش، سپاس. زۆر سپاس. کاک گۆران بەڕێزیشتان سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا و دەستپێک بە گرافیک دەست پێ دەکەین چەند ئامار و زانی. زۆر سپاس. چەند ئامار و زانیاریەک دەخینە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم کە باز لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە دەکات لە شاری سلێمانی. ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ساڵی 2020 3042 حاڵەت یان 3042 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە. لە ساڵی 2021دا ڕووداوەکان کەمتر بووە بۆ 2568. لە ساڵی 2022 ڕووداوەکان کەمتر بووەتەوە بۆ 1566. کاگارم ڕووداوەکان ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ساڵ بە ساڵ ڕووداوەکان ڕووی رەکەمی کردووە. یعنی ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان ساڵی 2022 بۆ ساڵی 2020 نیواونی ڕووداوەکان کەمی کردووە. چی وای کردووە کە ڕووداوەکان کەم بکات؟ بەڵێ سپاس بە بەرنامەکەتان. ئێمە ئەگەر بگەڕین بۆ ئاماری ساڵانی پێشووتر کە ڕووداوەکان نزیکە کاتە 4500 لە کۆی ساڵەکە. خۆشبەختانە این ساڵ کە لە مانگی نوێیان ڕووداوەکان تاکو ئێستا 1566 ڕووداوە. ئەمەش بۆی هەوڵمانبوونی بەڕێوەبەرایەتیمان کە بە چەند خاڵێک یەکەم ئەو خولو دەورانەی کە بەڕێوەبەرایەتیمان هێکا بۆ سەرجەم فەرمانگە حکومەکان، شوێنە گشتیەکان، کارگەکان، کۆمپانیەکان هەر لایەنێک هەر شوێنێک کە داوای بکات بەکردنەوەی خول ئێمە خولیان بۆ دەکەینەوە. ئەمە یەکەم. دومیان بۆ ئەو پشکنیانەی کە لیژنەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان دەیکەن بۆ بەنزیخانە، ئوتێل، ڕێستۆران، پرۆژە سەکەنیەکان، هەموو پرۆژەیەکی بۆ بەرهێنان ئەیکەن کە ئەمەش جێبەجێکردنی مەرج و ڕێنماییەکانی بەرگری شارستانی لەو شوێنەدا. و ئێمە جگە لەم لیژنانی خۆشمان لیژنەکانی قایمقامەتی پارێزگای سلێمانی کە دوو ئەفسەری بەڕێز لێوێ نوێنەرمانە بە دوواداچوون دەکەن وەکو لیژنەیەکی ڕقابی بۆ دڵنیابوون لە مەرجەکانی ڕێنمایی لە سەرجەم شوێنەکانە. ڕەنگە بەشێک لە ڕووداوەکان سروشتی بیاخڵە لە دەسەڵاتی کەسدانەوێ، بەڵام هەندێکیشی بەهۆی کەمتەر خەمیەوە ڕوودەدا. دروستە دەتوانین بڵێن هۆشیاری هاوڵاتیان گەیشتۆتە ئاستێک کە وای کردو ڕووداوەکان ڕوولەکەم بوو بکات. بەدڵنیا و گاماژەم پێ ئەم خولانە ینی وعی خەڵک باشترەکە، فراوانترەکات، هەر بە ئامارەکان دەرەکەوێت کاریگەری هەبووە. بەدڵنیایەوە خولەکان، پشکنینەکان، لیژنە چاودێریەکان هەمی کاریگەری هەبووە. زۆر باشە، دەستان خۆش بێتمانجە بن. بچینە لای کاگۆران ئەگەر بەڕێستان ئامارێکتان لەبەردەستا بێت، ئامارەکان لای ئێوە و لە سنووری ناوچەی کۆیە تا چەند دڵخۆشکەرە ئامارەکانی ئەم ساڵ بە بەراورد بە پار ساڵان و ساڵانی ڕابردوو چۆنە؟ سڵاوتان لێبێ، سپاس بۆ ئێوەش بۆ زۆر سپاس گەلی کوردستان. لای ئێمەش لە وەکو بەڕێبەرەتی قەزای کۆیە ئامارەکانی ئەم ساڵ جیاوازی هەیە لەگە پارساڵ. ئەوەیە کە لە ساڵی پار 328 ڕووداوی جۆرا و جۆرمان هەبووە، ئەم ساڵ
147 ڕووداومان هەبووە 180 ڕووداومان هەبووە جیاوازەکەی 147 ڕووداوە کەوا 147 ڕووداو کەمی کردو لەم ساڵ ئەمەش وەکو جەنابی ڕایەت باسی کرد دەگەڕێتەوە بۆ چەندین خاڵ ئەویش یەک لەوانەکەوە ڕێنماییکردنی خەڵک و وانەوتنەوە لە شوێنە گشتەکاندا لە مەحەد و پەیمانگا و زانکۆ و دەوائیرەکانی حکوومەت و سەردانیکردنی شوێنە گشتەکان بە تایبەتی دوکان و مارکێت و ئەوانەکەوە بەردەوام تیمەکانی هونەریمان سەردانی ئەم شوێنانە دەکەن بۆ ئەوەی ڕێنمایی هاوڵاتی بکەن و لە پەیجەکەماندا و لە هەموو کاتەکاندا ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی قەزای کۆیە لە هەموو بنکەکانمان کارمەندی هونەریمان هەیە بۆ سەردانیکردنی شوێنەکان بۆ ئەوەی ڕێنمایی خەڵک بکەن بۆ ئەوەی کەمترین زیان ڕوبەڕووی هاوڵاتیانمان بێتەوە. بەڵێ ئەو خولانەی کە باسێکیان ئەو سیمینارانەی کاکرێ کا گۆران ئێوە خۆتان هەڵئەستن بە ئەنجامدانی یاخود ئەوە تا باخچە بێ یان خوێندنگا بێ یان هەر بەڕێوەبەراتیە بێ خۆیان بە نووسرا و داوا دەکەن بەوەی کە ئێوە خولی هۆشیاریان بۆ بکەنەوە. بەڵێ ئێمە لە ڕابردوو بە بەرنامەمان بووە ساڵانە مەسەڵەن لە باخچەکان خوێندنگا ئیبتیداییەکان و ناوەندی و دوان ناوەندی و هەتا وەکو باسم کرد مەعەد و زانکۆش ئێمە بیدایەت ئاگاداریان دەکەینەوە خۆتان ئامادەکەن و لیستێکشمان بۆ ئامادە بکەن کەوا چەند خوێندکار و چەند مامۆستا بەشدار دەبیلەوە دوای ئەوە ڕۆژەکە دادەنێن کارمەندەکانی هونەریمان سەردانی ئەو شوێن دەکەن زۆر جاری بەسەر پشتی برا ئەفسەرەکانمان لەو شوێنە وانەکە دەوترێتەوە بۆ ڕێنماییکردنی خوێندکاران و قوتابیان و تا باخچەکانش بۆ ئەوەی بتوانین زۆرترین هۆشیاری بەرگری شارستانی بگەینی بە هاوڵاتیان هەوڵ بدەین خزمەتی وڵاتەکە و هاونیشتمانەکانمان بکەین بۆ ئەوەی کەمتری زەرمەند بن. بەڵێ زۆر باشە کاکارام ئەو خولانی کە ئەیکەنەوانێ هەروەکو کاگۆران ئاماژەی پێدا زۆربەی شوێنەکان بە سەرەکانانە بۆی کە هۆشیاری بگەنن بە هاوڵاتیان بە خوێندکاران یا هەر شوێنێ بێ کە خولەکانی تێگەن ئەو کەسانی کە خولەکان ئەڵێنەوە لە لای بەڕێستان ئەو کەسانە هیچ ڕاهێنانێکی دەرەوەیان بینی و یاخود هەرەوە تا لە نێو هەرێمی کوردستان ئەو کەسانی کە دەورەکان یان خولەکان دەبینەوە کەسانی پسپۆڕن مدەڕبن بەڵێ دەوریان بینیوە لە بەریتانیا و لە ئیمارات لە ئەمەی دەوریان بینیەوە کەسی پسپۆڕ و مامۆستای شارەزا و تاون. بەڵێ زۆر باشە ئەچینە لای گرافیکێکی تر چینە لای گرافیکی دووەم کە باز لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە دەکات لە هەرێمی کوردستان هۆکارەکان بە چەند خاڵێک جیاکراوەتەوە ئاگرکەوتنەوە بە مەبەست کەمتەرخەمی گەشتیاران واتە زیاتر مەبەستی ناوچە گەشتیارەکانە وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما خراپی کوالەتی بنزین و نەوت لەگەڵ شۆرتی کارەبا. کاک ئارام لێرەدا بە چەند خاڵێک جیاکراوەتەوانێت کە هۆکارەکان چییە؟ کام یەک لەمانە یان جگە لەمانە هۆکاری تر هەیە و کام یەکیان زۆرترین کات دووبارە بێتەوە پێی ئەو بەرکەوتانێکیەوە هەتانە لەگەڵ ڕووداوەکانە؟ ئەو ڕووداوانەی کە ئێمە زۆرترین ڕووداوەکان شۆرتی کارەبایە. سەبەبەکەشی ئەوەیە ئێمە وەکو ڕێنمایە کە لێرەوە بە هاوڵاتانی خۆشەویستین لەبەر سەلامەتی خۆیان و ئەو شوێنی کە دەکەن کاتێک هاوڵاتی کە ماڵ بەجێهێڵێت یان شوێنی کارەیە کە تاوا بێت دڵنیا بێتەوە لە تاو و ژانۆی سەرجەم ئامێرە کارەباییەکان کە ئەمە بێتە یەکەم سەبەبی ئاگرەکانە چونکە وەزایدەن ئەو ئێمە ئێستا لەمە دووە کە ئەچینە وەرزی پاییز و زستان بەرەو وەرزی سەرما ڕووین ئامێری گەرمکەرەوە بەکاردێنین ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕێنماییەکەن لەم شاشەی بەڕێستانەوە ئامێرە گەرمکەرەوەکان بەجێنێڵن کە لە کاتێک هیشەکات ئەگەر لە نەماڵەوە لە ژوورێکەوە نەچێتە ژوورێکەوە ئامێرەکە بەجێ بێڵێ ئەگەر لە ئۆفیسێکە لە شوێنی کارەکەتی ئامیر گەرمکردنەوەکە باکوژێنێت و دوو لە کاتی کڕین پێشی کەچیتە خاڵی دۆم هیچ ئامێرێک هەیە کە زۆرترین کات معڕەز بێ بۆی کە شۆرتی کارەبای لێ بکەوێتەوە عادەتەن هیتەر منیسم باسی دووەم و سێم شکەم ئەو ئامێرانی کە گەرمکەران کە هاوڵاتی خۆشەویست دەیکرێت تکا با کوالەتی بەرز بێ کوالەتی باش بێ کوالەتی نزم دەبێتەوەی کە خەلەلێک لە ئامێرەکە بێتەوەی شۆرتێکی کاربا و دروستبوونی ئاگەر و دوو لە وەرزی زستانە ئەمە بەتابەت لە ماڵەکاندا نزیک نەکەوتنەوەی جل بۆ مەمەستی وشک بوونەوە لە ئامێرە گەرمکەرەوەکان ئەمەش بێتەوەی سەبەبی ئاگرکەوتنەوە.
ئەم حاڵەتانە ڕیاوە. یەکێک لە هۆکارەکان باسی لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما یاخود وشکە ساڵی دەکەن. هەڵبەت ئەمە 2 ساڵە لەسەر یەک وشکە ساڵی هەیە. هەماهەنگیتان لەگەڵ بەڕێبەرایەتی کەشناسیە چۆنە کە ئاگادارتان بکاتەوە لە پلەکانی گەرما، نەک هەر بە وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرما، بەڵکو لە وەرزی زستانیشە ئاگادارتان بکاتەوە لە بارینی بەفر و باران و دروستبوونی لافاوە. ئێمە لیژنێکمانەیە لیژنەی باڵای فریاگوزاریە لە قایم قامێت کە بەڕێز بەڕێبەر ئەندامە لەو لیژنەیە و خۆشمەر وەکو لێ جوتمە بێت کەوکۆبنەوەکەن زۆربەی بەڕێبەری دایرەکان و زۆربەی نوێنەری دایرەکانی تێدای کە لەوانە کەژناسیە ئێمە نەک بۆ وشکە ساڵی بۆ هاتنی وەرزی باران لافاو ئەو ئاماری خۆی تەقدیمەکات پێشکەشمانەکە کە بۆ نمونە چەند هەفتەیەکە لافاو ڕۆیە ئێمە ئامادەکاری خۆمانەکەین پێش وەخت. زۆر باشەوە چینە لای کاگۆران بزانین لای کاگۆران دیارترین هۆکارەکان لە سنووری ناوچەی کۆیە کاگارام ئاماژەی پێدا لێرە زیاتر شۆرتی کارەبایە لە کۆیە زیاتر ئەو هۆکارانی کە ڕووداوی ئاگرکەوتنەوەی لە یەکەوێتوانێت زیاتر هۆکارەکان چین کاگۆران؟ بەڵێ لێرە هەمان شێوەیە بۆ نمونە دەتوانین دابەشی بکەین بەسەرەوە ئەوەکاندا لە هاوینان پوش و پەلاس زیاتر ئاگر دەگری بۆ نمونە ئاگری ماڵ جیاوازە ئاگری ئۆتۆمبیل جیاوازە لە ماڵ دەگرێتەوە سەر شۆرتی کارەبا و بەکارهێنانی غاز کابانی ماڵ مەسەڵەن چۆن بەکاری دێنی زۆر جار کابانی ماڵ کە چێژ دروست دەکات پێویستە بتلی غازەکە لە دەرەوەی مەتبەخەکە بێتن بەڵام هێناوێتی لە ناو متبەخی عەمەلەکە دایناوە بوویتە هۆکاری کۆبوونەوەی غاز و دواتر بۆیتە هۆی تەقینیەوە پێویست دەکات ئەم غازە لە دەرەوەی شوێنی دروستکردنی چێش و ئەمانە بێت وە لە کاتی ئاگرکەوتنەوەی سیارە زۆر جاران دەگەڕێتەوە سەر فیتپەمی ئۆتۆمبیلەکە یاخود خراپی بنزینەکە کوالێتی باش نییە هەم بنزینەکە هەم فیتپەمی بنزینەکە وە زائیدەن لە هاوینانیشدا لە خۆتان دەزانن پوش و پەلاش کەم ئاگر هەبووە مەسەڵەن خۆی دروست ببی ڕاستە بەدەگمەن هەبە لۆ نمونە لەناو پوش و پەلاش شوشە شکاوە یاخود خواردنە غازەکان فرەدراوە بۆیتە هۆی ئاگر بەڵام بە کەمترین ژمارە ئەوی تر زۆر جاران دەستی ئەنقەست بووە زۆر جاران ئیهمالی خەڵکەکە بووە لە کاتی سەفرە و سەردانیکردنی ئەو شوێنانە بۆیە ئێمە بەردەوام ڕێنمایی هاوڵاتیان دەکەین ڕێنماییان دەکەین لەو شتانە بە دوور بن بۆ مەسەڵەن لە کاتی هاویندان سەردانی ئەو شوێنە نەدەکەن کە پوش و پەلاشی لە کاتی شەوانەدا بۆ کات بەسەربردن زۆر جار خەڵوزەکەیان لەوێ بەجێهێشتە بوویتە هۆی دروستبوونی ئاگر ئەوانە هەمووی مەبەستن یان لە کاتی بەڕێگادا ڕۆیشتن لە ناو سیارە جگەرە فڕێدان و ئەم شتانە هەموو بوویتە جۆهۆی ئاگرکەوتنەوە بەڵام هەندێک جاریش بەدەستی ئەنقەست بووە هەر هاوڵاتیە بۆ بەداخەوە مەسەڵەن هەر بۆ خۆشی خۆی ئاگری بەرداوە زۆر جاران ڕوبەڕوومان بوویتەوە بەداخەوە. باش کە گۆران لە قسەکان ئاماژەت بە بتڵی غازی ماڵاندا یاخود ئەو غازی کە لە نێو ماڵاندا هەیە ئەگەر هەر بەرچاوڕوونیەکمان بیتێ بۆ هاوڵاتیان و بۆ خانمان ڕەنگە خانمان وە تێبگەن کە بتڵی غاز یان تەقینی غازە نێو ماڵەکاندا ڕووداوی ئاگرکەوتنەوە تەنها بەهۆی کردنەوەی چاوی تەباخەکەەوە بێت کە چەند کاتژمێرێک ئاگایان لێ نەبێت و نەو ماڵەکە پڕە بێ لە غاز دواتر بەهۆی گڵۆپێکی کاربایە کە هەڵەگریان ئاگرێکەوانێ ئەم بڵێ ئاگرەکە تەشەنە دەستەنێ و دەتەقێتەوە بەڵام ئایا لە ڕێگەی سۆندەکەی و یاخود بتڵەکەش بۆ خۆی هۆکارە بۆی کە ئاگر بکەوێتەوە؟ بەڵێ سوپاس بەتاکید خاتون کابانی ماڵ کە لە ماڵ کار دەکات چێژ ئازر دەکات زۆربەی متبەخی ماڵەکانمان سەری واڵانیە کەپسە زۆر جار لە ئیهمالی کابان غازەکە قەپات ناکە غازەکە ئەڕوات دەی ئیتر پەنگ ئەخوات لەو شوێنە کاتێک وەکو باست کرد گلۆپێکدا ئەجیرسێنی دەبێتەوە هۆی تەقین ینی چەند جار ڕوبەڕووی ئەوە بینە بۆیە لێرەمە ئێمە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین ڕێنمایی کابانی ماڵ دەکەین لە کاتی دروستکردنی چێژ پێویستە زەرورە بتڵی غازەکە لە دەرەوە بی و ئێستا زۆر شتی پێشکەوتو شاتە سیستەمی غازی هاتیە دەتوان بە شێوەی شڕێکپێک لە ماڵەکان دابدرێ وە قوفلی لۆ دابدرێ عەساسی بۆ دابدرێ بۆ ئەوەی بتوانن کەمترین زەرەر و زیان بە ماڵەکە بکەوێت بۆ نمونەیان لە خود لە کاتی بەجێهێشتنی ماڵ لە هاوین و لە زستان پێویستە هەموو ئەو گڵۆپ و ئەو سویس پلاکانە کە زیادن جگە لە
سەلازە و مزەمیدا ئەویتر پێویستە بکوژێتەوە لە زستانانیشدا پێویست ناکە بە کراوی بەجێش بە پێکراوی بەجێ بهێڵدرێ وەک لە کاتی خەوتنیش پێویستە دوای خەوتن کە خەوتن پێش ئەوەی بخەون پێویستە هەمووی بکوژێندرێتەوە بۆ ئەوەی لە کاتی خەو نەبێتە هۆی ڕوودانی ئاگر و کارە ساتی دتەزەین لێ بکەوێتەوە. بەڵێ باشە کاگارام ئەو پرۆژانەی کە سیستەمی غازیان هەیە پرۆژەکانی نیشتە جێبوون ئەوانیش هەر بە هەمان شێوە دووچاری و گرفتابنەوە ئەگەر هەیە هەموو کاتێک ئەگەر هەیە بۆ ئاگر تو نابێ بڵێن کە سیستەمێکە مەزبوط بۆ بڵێ دەستی لێ بەرەبم ئێمە پرۆژێ سەکەنیەکان ئەو پرۆژانەی کە سیستەمی غازیان یان جاروای کافتریایەکە ڕۆستۆرانتێکە ئوتێلێکە نانەوەخانەیەکە ئێمە بە بەردەوامی لەلایەن لیژنەکانمانەوە وەک لیژنەکانی خۆمان وەزای دەن لیژنی سیستەمی غاز کە ئەفسەرێکی بەڕێزی خۆمان لەوێ سەرپەرشتیەکات چاودێری ئەم سیستەمانە ئەکرێن ئەبێ ئەم سیستەمانە بە شێوەیەکی ڕێکوپێک لەلایەن کۆمپانیایەکی مۆڵەتدارەکان کە ئەندازیاری کۆمپانیەکان سەرپەرشتیەکەن دەبرێت لێرە و لێو شەمانە کە لە دەروی کۆمپانیەکان بەتابێت لە ماڵەکان ئەمە زیاتر لە ڕوو دەدات لە دەروی کۆمپانیەکان ئەم سیستەمە دارێت بە وەستایەک دەرەوەیانی ئەو وەستا شارەزایی نییە کەمە دوای نەتیجە ڕووداوی لێ دروستە بێتەوە. بەڵێ زۆر باشە کاک ئارام لەگەڵ ما بمێنەوە ئەچینە لای گرافیکێکی تر زانین لە گرافیکی سێم و چوارەمە چیمان پێ دەڵێ ئاگەر کەوتنەوە لە عێراق ئەوەی کە پێشتر ئاماژەمان پێدای هۆکارەکان بوو لە هەرێمی کوردستان و ئامارەکان لە سلێمانی ئەم جارە لەسەر ئاستی عێراق لە ساڵی 2020 29,000 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە بەڵام بۆ ساڵی 2021 ئامارەکە بەرز بووەتەوە بۆ 32,000 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دیارترین ڕووداویان کە لە تەموزی ساڵی 2021 واتە پارساڵ لە نەخۆشخانەی ئەلحسێن بوو لە شاری ناسریە کە تیایدا 6 کەس گیانیان لە دەستدا و 100 کەسی تریش بریندار بوون لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 13,000 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە. کاک ئارام ئەگەر باس لە ئامارەکان بکەین ئاماری عێراق بە بەراورد بە هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە دیاریکراوی ئامارەکان زۆر ڕۆ لە زیاد بوون بووە ئەکرێت بڵێ ناوەڕاست و باشووری عێراق بۆ پێی کە پلی گرمی ئەو ناوچانە زیاتر بەرزترە بە بەراورد بە هەرێمی کوردستان ئەمە هۆکارێ بۆی کە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیاترە تأثیراتی هەیە وەکو بڵێ تأثیراتی نییە بەرزبوونی پلەی گەرما بەڵێ تأثیراتی هەیە بەس وەکو بەڕێبەتەوە ئاماژەم پێ ئێمە بەڕێبەتیمان بە بەردەوامی ئەو لەو خولانە لیژنە پشکنیەکان ئەمە سەبەبێکە بۆ کەمبوونەوەی ئاگر و هۆشیاری خەڵک پابندبوون بە ڕێنمایەکانی بەرگری شارزانیە باسی ئەو ڕووداوی نەخۆشخانەکەت کرد ئێمە بەڵێ ئێمە پێش ئەو ڕووداوەش و دوای ئەوەش کە تاکیدمان کردو بۆ جاری دووەم ئێمە سەرجەم لەلایەن لیژنێکەوە دروست بوو کە لە بەڕێبەتەمان سەرجەم نەخۆشخانە حکمی ئەهلیەکان لە سنووری پارێزگای سلێمانی گەڕاوی پێش ئەو ڕووداوەش دوای ڕووداوەکەش تاکیدمان لێکردنەوە تاکیدێکمان لێکردنەوە بۆی دڵنیابوون لە تەواوی مەرجەکانی بەرگری شارستانی. باشە کاگارام زۆر جارگلیتان لێ ئەکرێ ئەڵێ کاتێکە پەیوەندیان پێوە ئەکەین لە ماوەیەکی زۆر ینی کاتێکی زۆری ئەوێ هەتاگەنە شوێنە ڕووداوەکە ئەمە هۆکارەکەی بۆ چێگەێت ئایا هەڵە تێگەشتنە لە نێوان هاوڵاتیان و ئێوەدا یاخود حاڵەتی لەو شێوەیە هەڵە تێگەشتن نییە هاوڵاتی کە ڕووداوی تووشی ڕووداوەکە بێ ئەتوانم قسە بکەم چەند سانیەکی لێوێ بە چەند دقیقەیەک چەند دقیقەیەکی لەوێ بە کاتژمێرێک ینی نەفسیە نەم شتێکی نەفسیە ئێمە کە ڕووداوێک ڕوایە نزیکترین بنکە بە زووترین کات یەکسەر گەینەوەژڕە ئەمە وەکو ئیش خۆمانەکەین بەس بۆی قەڵباڵغیش شەقامەکانەوە هەنێک کات کەمە زۆر کەمیشە هەنێک کات کەسان شۆفێرانی بەرپرس دەبنە ڕێگر لێمان هاوکارمانی بە چۆڵکردنی شەقامەکە بۆمان ئەمەش ئەبێتە هۆی سەبەیە تاخیر بین هیچ کات بووە لەسەر شەقام بۆ هۆی پەلەپەلی و بۆی کە زوو گەنە شوێنی مەبەست تووشی ڕووداوی هاتوچۆ بوو بن زۆر کەم زۆر کەم شتیوان نەبووە باشە هیچ کات هەبووە پەیوەندیتان پێوە کرابێت باز لە ڕووداوێک کراوێت بەڵام کاتێک کە گەیشت بێت نە شوێنی ئەو شوێنیان ئەو ناونیشانی کە پێتان دراوە شتیوانە بوو بێ هەمان بوو لەشمان نەبووە لەوەشتان هەبوو ئەو کاتە هیچ ئیجرعاتێ شتێکەکەن بگەن یاخود ئەوەنە سەرقاڵن فرێ ئەوە ناکەن نام پەیوەندی بە سەرقاڵیەوە نییە ئێمە کە چانەها جارکە هەتا لە هەفتەی پێشوە لە ڕووداوێکی زۆر گەورە چوون بۆ ڕووداوی گەورە نەگەڕاین ناو بەڕێبەرایەتیان بنکەکان بەس ئێمە خزمەتی هاوڵاتیانەکەین ئێمە گوێ ناین بە وینانە دەست بەجێ گەڕین و بنکە و تیمەکە گرێتەوە و ئەگەر ڕووداوێکە هەبێت دەست بەجێ دەرەچێت
باشە با بچینە لای کاک گۆرام بزانین ئەو گلەیانەی کە لە شاری سلێمانی ئاوڵێی هاوڵاتیان زیاتر ڕوبەڕووی تیمەکانی بەرگری شارستانی دەکەنەوە لای ئێوەش هەمان گلەی هەیە کا گۆران کا هاوڵاتیان بڵێ پەیوەندیەکەن درەنگ تیمەکانەگەن کاتێک کە تیمەکانەگەن ئیتر ئاگرەکە بە تەواوی شوێنەکەی سووتاندووە هیچ گلەیەکی لەو شێوەیە هەیە؟ بەڵێ گلەی هەبووە بەڵام گلەیەکان بۆی هەیە لە شوێنی خۆی نەببی بۆ نمونە ئێمە بەرپرسین لەو کاتێک کە تەلەفۆن بۆ تیمەکانمان دەکرێت لە کاتی تەلەفۆنی هاوڵاتی کە بۆ تیمەکەی ئێمە دەکرێت لەو کاتەوە مەسئولین هەتا دەگاتە شوێنی ڕووداوەکە جارێ وا هەبە ڕووداو دروست بووە ئاگر دروست بووە 10 دقە چارێگەک 20 دقە دوای ئەوە ئەوزە تەلەفۆنیا بۆ تیمەکانی ئێمە کردووە کە چوونە ئاگرەکە تەشەنەی کردووە زۆر بە تاخیرتر کۆنتڕۆل کراوە بۆ ئێمە بۆ تیمەکانی ئێمە زۆر ئاسانە بە زووترین کات ئاگادار بکرێن چونکە تا دەگەی شوێن ڕووداوەکە ئاگرەکە بچووکە دەتوانانی بە کەمترین کات کۆنتڕۆلی بکەیت بەڵام کاتێک کە تاخیر دەبێت تاخیر تیمەکانمان ئاگادار دەکەنەوە دەبێتە هۆی ئەوە کە تیمەکەش درەنگ بگا کە تیمەکە درەنگ دەگا ئاگرەکە تەشەنەی سندووە کاتێک تەشەنە دەسەنێ بە تیمێک و دوان زۆر جاران کۆنتڕۆل نەکراوە بۆیە هاوڵاتی پێویستە بە زووترین کات هەر ڕووداوێکی ئاگر ڕوودەدا لە ماڵ لە سەیارە لە شوێنی تر لە دارستان بە زووترین کات پەیوەندی بە تیمەکانی بەرگری شارستانی بەوە بکە کە لەو سنوورە چ بنکەیەک نزیکە ژمارەکان هەموو بڵاوکرانەوە لەکن هاوڵاتیە بە زووترین کات تۆلەفۆن بکەن بۆ ئەوەی بتوانین بە زووترین کات تیمەکانمان ئامادە بن کۆنتڕۆلی ئاگرەکە بکاتن بۆ ئەو کاتەش هاوڵاتیش گلەیمان لێ نەکا جگە لە هێڵی گەرممان تەنها ژمارەمان لە بلکەکان هەیە تەنها ژمارەتان هەیە تەنها ژمارەی تەلەفۆنمان هەیە لە بنکەکان هەموو بنکەیەک ژمارەی تەلەفۆنی خۆی هەیە بڵاویش کراوەتەوە لای هاوڵاتیان هەیە بۆچی تا ئێستا هێڵی گەرمتان نییە کاک گۆران ڕەنگەوە ئاسانتر بێ بۆ هاوڵاتیان ژمارەکە ئاسانتر لەبەر بکەن و بتوان پەیوەندی بکەن وڵی ئێمە وەکو قەزای کوێ تاکو ئێستا لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی کوێەوە لە دروستبوونیەوە ئەو هێڵە نەبوو بەڕاستی نەبووە ماوەی چەند ساڵە ئەو بەڕێوەبەراتیە هەیە ئەو وەکو بەڕێوەبەراتی لە ساڵی 2000ەکانەوە هەیە لە ساڵی 1970 دروست بە بەڵام سەرەتای دروستبوونی تیمی بەرگری شارستانی پێم وایە لە چارەوە دروست بوو ساڵی 74ەوە باشە کا گۆران جگە لە کاری ئاگرکوژێنەوە هەڵبەت من لە سەرەتایە لە پێشێکەکە بە چەند خاڵێک ئاماژەم پێدا بەڵام ئەگەر بەڕێستان ورتر باسیکەن جگە لە کاری ئاگرکوژێنەوە چی و چیتر دەچێتە چوارچێوەی کاری ئێوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانیەکان لە هەموو شارەکان چەند ئەرکێکمان هەیە زیاتر 14 ئەرکمان هەیە یەک لەوانە ئاگرکوژێنەوەیە بەڵێ دوو لەوانە ڕێنماییکردنی خەڵکە سێ لە کاتی ئەوە بۆ نمونە خەڵک ئاوارە دەبی پێویستە بەرگری شارستانی پێشوازیان لێ بکات شوێنیان بۆ بکاتەوە کەمپیان بۆ بکاتەوە لەگەر ڕێکخراوەکان تەنسیق بکە خۆراک و ئەوەیان بۆ دابین بکە یەک لەوانە لافاوە لە کاتی ڕوودانی سروشتی ئەوانە هەمووی پەیوەندی بە بەرگری شارستانیەوەیە یەکی تر ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبی بەڕاستی تیمی غەواسە کە سەر بە بەڕێوەبەراتەکەمانە پێکاتوە لە 17 کارمەند تیمەکەمان دابەشمان کردە بەسەر شوێنەکاندا ناحەی سێگرکان ناحەی تەختەق ناحەی ئاشتی و سماقولی ئەو شوێنانە شوێنی گەشتیارین تیمەکانمان دابەش کردووە لە کاتی ئەوەی کە هاوڵاتی سەردانی ئەو شوێنە دەکاتن گەشتیار سەردانی ئەو شوێنە دەکات چونکە ئەم شوێنانە پڕە لە شوێنی گەشت و گوزار مەسەرەن لە پارکەکان و ئەوانە لەو کاتە تیمەکانمان بە تایبەتی لە ڕۆژانی هەینی لەوێ ئامادەن بە بەلەمەوە بۆ ڕزگارکردنی خەڵک یاخود نەهێڵن خەڵک بخنچێ بۆیە بە بەردەوام تیمەکانمان لە ئامادەباشیدانە و ئەگەر بۆشت باز بکەم مەسەرەن پار ساڵ نۆخنکاو هەبوو لە سنووری بەڕێوەبەراتەکەمان بە هەموو ناحیەکان و بەنداوی سماقولی بەڵام بەداخەوە
ئەو ساریشە دەرێن بەداخەوە ئەم سار خنکاوێکمان هەیە ئەگەر بێت و لەگە پارسال جیاوازێکی بکەیت هەشت ڕووداوی خنکان کەمی کردووە ئەوەش ساڵانە ئەمە تابلو هەڵدەواسین ئەگەر کۆن بینوێی دەکەینەوە هەم ئەو ساڵەکە زیاتر بە زمانی کوردی بە زمانی عەرەبیش هەڵمان واسیوە لە هەموو شوێنەکان ئەو شوێنانێک کە گەشتیاری دەستێ ئاگادارە ببنەوە خۆیان بپارێزن لە مەلەکردن ئاگاداری جگەرگۆشەکانیان بن لە کاتی مەلەکردن چونکە خاڵێکی تریشەیە خەڵکی شارەکان مەلەوانی فێر بوونە لە مەلەوانگەکان کاتێک دێن لە زەی بچووک ئەو ئاوە تیژ و خوڕا قوولە بەڕاستی کارەساتە ئەو مەلەوان زانەی کە لە مەلەوانگەکانی شارەکان فێر بووە دێ لەوێ ئەو قودرەتەی نییە زۆریان بوویتە هۆی خنکانیان مەسەلەن بۆیە ڕێنماییان دەکەین ڕێنمایی هاوڵاتیان دەکەین داک و باوکان دەکەین بۆ ئەوەی ئاگاداری جگەرگۆشەکانیان بن هەم لە کاتی شوێنی سەردانیکردنیان بە ئەو شوێنانە هەم لە کاتی ڕۆیشتنیان بە تەنیا کە کەنجەکان دەڕۆن بەڕاستی دوور بن لە مەلەکردن هیچ شوێنێک لە شوێنەکانی ئەو ناوچانێک کە باسم کرد هیچی شیاو نییە بۆ مەلەکردن. بەڵێ دەستا خۆش بێت ماندوونە بنکە گۆران لەگەڵمان بمێرەوە چچینە لای دوو گرافیکی تر کە تایبەتە بە ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی جیهاندا. لە ساڵی 2020 ئاگرکەوتنەوە لە دارستانەکاندا 1500 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە لە ساڵی 2021دا 1343 واتە ڕووداوەکان کەمتر بۆتەوە بە بەراورد بە ساڵی 2020 لە 6 مانگی ئەم ساڵدا 378 ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە. کاگارام ڕاستە ئامارەکان کەمی کردو بەڵام ماوەی ئاگرەکە و ڕوبەری ئاگرەکە و کاتی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە بەخۆی لەم بینەدا ڕۆڵ دەبینێت. بۆ نمونە لە ساڵی 2010 دارستانەکانی کالیفۆرنیا کاتێکی زۆری ویست ئەمازۆن لە ساڵی 2019 پارساڵ لە 2021 دارستانەکانی تورکیا هیچ حاڵەتێک یان هیچ ڕووداوێکی وا هەبووە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی کە لە چوارچێوەی کاری ئێوە کە کاتێکی زۆری ویست بێ ڕوبەرێکی زۆری بڵێ ڕوبەرێکی زۆری گرت بێتوانێت کە ئەرکەکە بۆ ئێوە قورس بوو بێ کۆنتڕۆلکردنی. ئێمە بەنسبەت ڕووداوی دارستان کە وەک بڵێن پوش و پاوان و ئیمانێ لە وەرگامان هەیە ئەمە چەند ساڵێکە بەتایبەت ئیم ساڵ مەفرەزەیەکمان مەفرەزە تیمێکی ئاگرکوژێنەوەمە بە شەوانە لە سەرچای ئەزمان و گۆژە دەوریات دەکات بۆ ڕێنمایی بە بەو هاوڵاتیانەی کە لەوێن هاتون بۆ گەشتێکیان کاتێک بەسەرە بن بۆی کە ئەو ئاگری کە ئەیکەنەوە یەک ئاگر نەکەنەوە کە ئەشیکەنەوە ئێمەچن پیانە کوژێنەوە و دوو ئەگەر هاوڵاتیەکە تا تیمەکەی ئێمەگاتەوێ ئاگرەکەی بەجێش لەلایەن تیمەکانەوە ئەکوژێتەوە وەک سەیدی ئاماژەی پێە فراوانبوونی ئاگر ئاگادارکردنەوەی ئێمەکات تا زووتر ئێمە ئاگادار بکرێتەوە ئێمە زووتر ئەچینە شوێنی ڕۆداوەکە و زووتر کۆنتڕۆلەکەن بەس کە ئێستا ئێمە دوێنێ ئامادەکردنی گرافیکەی بەڕێستانە بنکەیەکمان هەڵبژار کە بچین بۆ شوێنە لە گەشتنمان بۆ شوێنە ڕووداوێکی ماڵ هەبوو کە چونە ڕووداوی بەداخەوە کە چونە ڕووداوی ماڵەکە ڕووداوەکە زوو کۆنتڕۆلکە بەس چی بوو ڕووداوەکە تقریبا نزیکەی ساعتێک پێشتر دروست بوو درەنگ خاوەن بەڵێ درەنگ خاوەن ماڵەکە درەنگ پێزانی بوو درەنگ ئامادەری کردەوە یعنی ئەمە نابێتەوە ئەوەی کە ئێمە بڵێن ئێمە کەم تەرخەمیان ئەبین بۆ هەتا زووتر ئێمە ئاگادارکردنەوە ئێمە زووتر بە تیمێک بێ بە چەند تیمێک بێ ئەچین چارەسەری ڕووداوەکەکەین هیچ ڕووداوێک هەیە لە زاکیرەتە ئامادەتوانێت کە کۆنتڕۆلکردنی زۆر قورس بوو بێ بۆ ئێوە کاتێکی زۆری ویست بێ ڕوبەرێکی گەوری گرت بێتەوە وەکو ڕوبەر شتێکی وامان نەبووە چونکە بگاتە ئێمە بە چەندەها تیم ئەتوان بڵێم هەش بنکە نۆ بنکە دەرەکەین بۆ ڕووداوێک ئەگەر بزانین لە چەند لایەک لە یەک شوێنەوە ئیش ناکەین ئێمە لە چەند لایەکەوە حەسرەکەین بۆ یەک شوێن و کۆتایی باگرەکانین. بەڵێ باشە بچین لای کە گۆران بزانین لای ئەوان هیچ ڕووداوێکی وا هەبووە کە کۆنتڕۆلکردنی هێندە قورس بوو بێ ئەرک و ماندووبوونەکەی ئێوە زۆر بوو بێت تاتوانی بێتان کۆنتڕۆڵی بکەن. بەڵێ ئەم ساڵ ئاگرێ شیوامان هەبوو لە گوندی شیواشۆ کە کارگەیەکی دروستکردنی ڕۆنی لێیە ئەوە لە 2 شەو ئاگرەکە ڕوویدا بوو و لە 3 شەو تیمەکانی ئێمەیان ئاگادار کردەوە تاکو بەیانی خەریک بوون زیاتر لە 8 بنکە ئەلەوێ ئامادە بوون بنکەکانی ناوکۆیە زانکۆ بنکەی کۆیە بنکەی هەرمۆتە بنکەی پاڵاوگا بنکەی تەختە بنکەی دێگەڵا هەموویان بەشدار بوون لەو ئاگرا بەڕاستی ئاگرەی زۆر گەورە بوو و کۆنتڕۆلەکەی زۆر ئەستەم بوو لەبەر ئەوەی خۆتان دەزانن مەسەلەن
سووتانی ڕوون و گاز و ئەمە تێکەر بێت کارەساتی گەورە دەخولقێنی بەڵێ بە تەئکید لای ئێمەش ئەو ڕووداوە هەبووە. بەڵێ باشە لە کاتی کارکردنتانە کاگۆران چی گرفتە زۆر لە بەردەم ئێوەیە کە وا بکات ڕووداوەکە ئاسان کۆنتترۆل نەبێت بۆ ئێوە یان قورس بێت؟ بڵێ وڵا خۆتان دەزانن ناوچەی کۆیە قەزای کۆیە ناوچەیەکی شاخاوی لێیە زۆر جاران دەبێتە ئاستەنگ بۆ ئێمە بۆ نمونە یەکەمیان ئەگەر سیارەیەک دەسووتێ یاخود ماڵێک دەسووتێ زۆر جار برا شوفێرەکان دەبنە هاوڵاتی دەبێتە ئاستەنگ و هەندێک کاتیش بەڕاستی بووینە هاوکاری ئێمە جێی دەستپۆشیە هەندێک جار ئێمە ئاگرمان لەسەر چیایەکان هەبوو بەڕاستی لۆ ئێمە زۆر قورس بچکە ئۆتۆمبیلەکان ناگەنە ئەو شوێنە تەنها کارمەندەکان بەپا بەسەرکەوتونە ئەو شوێنە هەتا سیارە چووە بۆ ئەوەی جاری وا بە 2 ساعت نەگەیشتە شوێنی ئاگرەکە تاکو ئەو 2 ساعت ڕۆیشتنە هیچ توانە و تااقەتێکیان نەما بتوانە بەدەست زۆر جار ئاگرمان کۆنتترۆل کردووە ئەو تاقەیە هەبووە لە ڕێژ سەرفیان کردەوە جارجارش پەیوەندیمان کردووە مەسەرەن لە هەولێر لە سولێمانی فڕۆکە هاتۆ بەڕاستی لە کاتی زۆر زەرور بەڵام زۆربەی کاتەکان نا. بەڵێ لە ڕووی ئامێر و جلوبەرگ یان سیارە ئەوانەی هیچ گرفتان هەیە پێداویستەکانتان لەبەر دەستایە بۆ بتوانن لە حاڵەتی هەر ڕووداوێکا بتوانن کۆنتترۆلی بکەن یاخود لەوەشا گرفتانێ؟ وەڵا ئێمە وەکو بەڕێوەبەراتی قەزای کوێ لەگەر هەموو شوێنەکان جیاوازیمان هەیە گرفتمان هەیە بەڵێ ئەگەر بێت و کاگڕایت ئارام دەزانی ئێستا ئەگەر کاگڕایت ئارام بەخۆی لە سولێمانی ئەرک دەبینی مقارنەیەک بکە بنکەکانی وان 2 سیارە کەمتریان ێ وای لۆ 3 سیارەش و 2 سیارە فۆمە تەنکەرێکی ئاویان لەگەرە بۆ پاڵپشتی بەڵام ئێمە لە بەڕێوەبەراتی قەزای کۆیە تاکو ئێستا 13 بنکەم هەیە هەر 13 بنکە 13 ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەم هەیە لەو 13 شەشیان فۆمی لەگەرە هەفتیان تەنها تەنکەری ئاون ئەوانەی شارەزا بن بە خۆیان دەزانن مەسەلەن چۆن چونکە ئاگری بنزین ئاگری ماڵ ئەوانە بەڕاستی بە ئاو ناپژێتەوە دەبی فۆمی لەگەر بێ بۆیە ئاستەنگە بۆ ئێمە سیارەکانیشمان زۆری مۆدیل کۆنن بەڕاستی ئێمە جیاوازیمان لەوە زۆرە لەگەر هەولێر و سولێمانی و هەتا ڕاپەڕین و گەرمیانیش یعنی لە ڕووی سیارە و لە ڕووی سیارە برە ئەفسەرەکانەوە سیارەکانمان زۆر خراپن یعنی وەکو پێویست لە ڕووی ئۆتۆمبیلەوە ئاور لە بەڕێوەبەراتی قەزای کۆی نەدراوەتەوە زۆر نووسراویشمان کردەوە بەڵێ نیشانداوە بەهۆ ئەو قەیدان دروست بوون و نەبوونی بودجە و ئەوانە ئەوەش هۆکار بووە بەڵام بەڵێنیان پێداوین ئۆتۆمبیل بێتن پێمان بدەن. بەڵێ دەست خۆش کاگۆران ئەچینە لای بابەتێک کە هاوکارمان کۆژین بۆی ئامادەکردنی هەرۆکو کاگارامیش ئاماژەی پێدا دوێنێ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەبووە تیمی گەلی کوردستان لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانی گەیشتونەتە ڕووداوەکە با بێکۆبینەری بین. پێش لێدانی زەنگی تەلەفۆنەکە دەبێت لە ئامادەباشیدا بن. بەڵێ فەرموو بەڵێ فەرمووجان بەڵێ سەرچنار کوێی سەرچنار بەسەر چاوان ئێستاتی مدارەکەم بەسەر چاو لەگەڵ تیمێک لە بنکەکانی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی چوونە شوێنی ڕووداوەکە. ڕووداوی کەوتنەوەی ئاگر بوو لە ماڵێکدا بەهۆی شۆرتی کارەباوە. ئەم دیمەنانی دەیبینن هەوڵدانی تیمەکەیە بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە
بەبێ گوێدانە گیان و تەندروستی خۆیان. لەگەڵ ئاگرەکەدا شەڕی مان و نەمانیان دەکرد لە پێناو سەلامەتی گیانی ئەندامانی خێزانی ئەو ماڵەی کە ئاگرەکەی لێکەوتبووەوە. لە ماوەیەکی کەمدا توانیان ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن. لە دوای تەواوبوونی ئەرکەکەیان ماندوێتی و شەکەتی تەواو تێیاندا بەدی دەکرا، بەڵام خۆشحاڵ بوون کە ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کرد بەبێ هیچ زیانێکی گیانی. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی ساڵانێکی زۆرە لە خزمەتی هاوڵاتیاندایە. ئەم بەڕێوەبەرایەتیە لە 40 بنکە پێک هاتووە کە هەر بنکەیەک لە تیمێکی تەواو پێک هاتووە و هەر تیمێکیش لە چەند کارمەندێک پێک هاتووە. هەر کارمەندێک لەم بەڕێوەبەرایەتیە لە کاتی بەجێگەیاندنی ئەرکەکەیدا بریندار ببێت، ئەرکی چارەسەرکردنی دەکەوێتە ئەستۆی حکومەت. وا بە درێژایی کارکردنی ئەم بەڕێوەبەرایەتیە 4 کارمەندیان شەهید بووە کە لە دوای شەهید بوونیان موچەی خانەنشینیان بۆ بڕاوەتەوە. یەخوا لەشتان ساغ بێت کاکارام، چەند بەدڵسۆزی چەند خەمخۆرانە گورج و گۆڵانە بەرەو ئەو ڕووداوانە دەڕۆن کە ئاگادارتان دەکەن ئەڵبەت کە کەسێک لە نزیکەوە ئاگاداری ئەو ڕووداوانە نەبی و ئاگاداری کار و ئەرکەکەی ئێوە نەبێ، ڕەنگە هەست بۆ مادووبوونی ئێوە نەکە. یەخوا لەشتان ساغ بێ، نمونەتان زۆر بێ، کارێکی زۆر پیرۆزە. تەنها لە ڕووداوی ئاگرکەوتنەوەدا گیانی کارمەندان ئاوها لە مەترسیدا یاخ بۆ ڕووداوەکانی تریش هەر بە هەمان شێوەیە. سەرجەم ڕووداوەکانی ئەو ڕووداوانی کە ڕوبەڕووی بەرگری شارستانی ئەو کارمەندانی کە دەچن یەکەم هەوڵی کوژانەوەی ئاگرەکە پێش هەموو شتێک کەمکردنەوە یان ڕوونەدانی زیانی گیانیە. ینی ئەمە یەکەم هەدەفمانەوەیە. دووەم کوژانەوەی ئاگرەکە ئەگەر ئاگر بێت بۆ نمونە هەموو ڕووداوەکان بڵێ گیانی کارمەندەکانمان لە مەترسیدایە. جگە لە ئاگرکەوتنەوە بابەتی بۆ نمونە بەفر و باران، لافە، ئەوانەش بە هەمان شێوەی گیانی کارمەندەکان لە مەترسیدا. بەدڵنیای لافا ئەگەر لافایەکی بەخوڕ بێت یان گەورە بێت ئەو کارمەندەژە ئینسانە. ڕەنگە هەوڵاتیان حسابی وکەم بڵێن ئەوان ئامێری تایبەت. بەڵێ بەدڵنیای فەرقمانەوێ لەگەڵ هاوڵاتێکی یاساییە، بەس ئێمە وەک ئاماژەم پێ یەکەم ئیشمان ڕزگارکردنی گیانی خەڵکە. یاخوا لەشتان ساغ بێت. لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکەدا ئاماژە بەوە درا کە ئەگە بریندارتان هەبێت ئەوە برینەکە لەسەر ئەرکی حکومەتەوە چارەسەر دەکرێت. چەند بریندارتان هەبووە تا ئێستا گەر ئامارێکرد لەلابێ؟ ئامارێکی دقیق ئێمە کارمەندەکانمان بیرناربن بڵێ، بەس کەمەیان بەو زۆرە نییە کە بڵێن جێی باز بێت بڵێن ساڵانە هەمان بێت، کەمە عادەتەکەی زۆر کەمە. درود بۆ ڕۆحی پاکی ئەو 4 شەهیدەش. با بچینە لای کاگۆران بزانین لای کاگۆران لای ئەوان چەند تیمیان هەیە، چەند برینداریان هەبووە، ئایا شەهیدتان هەبووە یاخود نا کاگۆران؟ بەڵێ وەڵا ئێمە خۆشبەختانە شەهیدمان نەبووە، بەڵام چەندین کارمەندمان لە کاتی کۆنتڕۆلکردنی ئاگرەکان چ لە شاق بی چ لە شوێنتربی زەربەی بەرکەوتووە، زامدار بووە، یاخود کارمەندمان هەو بەڕاستی مار پێوەی داوە لە کاتی ئاگر کوژاندنەوە لە شاخەکان، و کارمەندمان هەبە بەڕاستی یعنی لە هۆشخۆی چووە لە شاخەکان گواستوتمانەوە بۆ خستەکان قەسەرەی دڵی بۆ کراوە. ئەوانە هەموو بەڕاستی هۆکار بووە. بەداخیشەوە زۆر زاریش قسەشی جوانت کرد، گوتت خەڵکەی لۆ هەیە ئەرکەکەی ئێوە نەبینی، بە تەئکید خەڵکانەکەیە ئەرکەکە نابینن، نازان ئەرچی بەرگری شارستانی چەند پیرۆزە چەند قورسە، و ئەگەر تو بێی تەمەشا بکەی سەری وڵاتان بکە
پیرۆسترین ئەرێک پیرۆسترین کار بەرگری شارستانیە ینی بەڕاستی بەرگری شارستانی خەڵک هەندێک خەڵک پێی وایە کە ئاگرەکە ڕوویدا پێی وایە بەسەرە وەکو ئەفلام کارتۆنەکەی بەر بە شاتر یەکسەر بە زووترین کات نەخێوانە ئەمە یەکەمیشت دەبی گیانی کارمەندەکانمان بپارێزین یعنی تازە ڕووداوەکە ڕووی داوە دەبی کارمەندەکان خۆیان پارێزن دوو ئەوجا هەوڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکە بدەن وە کەمترین زەرەرمەند ببن مەسەلەن ئەو شوێنە جامال بیان شوێنێکی گشتی بی بۆیە بەڵێ کارمەندمان بریندار بووە کارمەندمان ماری پێوە داوە کارمەندمان هەر دێراوە لاقی شکاوە دەستی شکاوە سەری شکاوە بە تاکید خۆشبەختانە بەڵام تاکو ئێستا کارمەندمان جانی لە دەست نەداوە لە کاتی ڕووداوەکانی ئاگردا. سوپاس بۆخوا چەند بنکە و چەند تیمتان هەیە لە فەرمانگە یاخود لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆیە؟ بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی قەزای کۆیە 13 بنکەی تیمی ئاگرکوژێنەوە و هونەریەکانمان هەیە وە زائیدەن تیمێکی مەلەوانمان هەیە کە باسم کرد کە لە چەند شوێن دابەشمان کردووە 13 بنکەی ئاگرکوژێنەوەمان هەیە مەسەلەن لە ناو کۆیە 3 بنکەمان هەیە بنکەی کۆیە و زانکۆ و هەرمۆتا لە سماقولی بەنداوی سماقولی بنکەی ئاگرکوژێنەوەمان هەیە تیمی غەوازشمان لەوێ هەیە لە ئاشتی ناحی ئاشتی بنکەمان هەیە لە شیوەشان بنکەمان هەیە لە شیواشۆ ئەو تیمانە کاگۆرانتوانی و تانە تەواوی ئەو ڕووداوانە کۆنتڕۆڵکردن لە سنووری ناوچەی کۆیە؟ بە تاکید ڕووداوێک ڕووداوێت لە سنووری بەڕێوەبەراتەکەی خۆمان بە خۆمان کۆنتڕۆلمان کردووە. باشە وەکو دواوتەی بەڕێستان و داواکاریش ئەگەر هەتان بێت چ داواکاریەکتان هەیە چ دوا وتەیەکت هەیە بۆی کە بگەڕێمە لای کاگارامیش بۆ دواوتەیەکە بە کورتی بێ من سپاس دەکەم. بەڵێ وەڵا یەکەمیشت دەتوانم بڵێم لێرەدا دەستخۆشی و ڕێز و حورمەتم هەیە بۆ ئەفسەر و کارمەندە درسۆزەکانی ئەو بەڕێوەبەرایەتیان بەڕاستی بە گشتیش گشت بەڕێوەبەراتی بەرگری شارستانەکانی شارەکانی تر و ئیشارەتم بە شتێک نەدا یعنی ئەمە بەردەوام لە تیمەکانی غەواز جگە لەوانەیە کە بەداخەوە خنکاون بەڵام ساڵانە چەندی خەڵک ڕزگار دەکەین لە خنکاندن بەڕاستی یعنی پارسال 18 کەسمان ڕزگار کردووە لە خنکاندن ئەم ساڕەکە 5 کەسمان ڕزگار کردو لە مردنیان لە خنکاندن ئەوانە بەڕاستی جێی دڵخۆشکردن جێی شانازین بۆ ئێمە بەردەوامیش لە خزمەتی هاوڵاتیاندا دەبین بۆ خزمەتی نیشتیمانەکەمان سپاس بۆ ئێوەش. بەڵێ دەست خۆش کاگۆرام بچینە لای کاگارامیش کاگارام دواوتەی خۆت. سپاس بۆ ئێوە بۆ ئەم بەرنامە دواوتەی ئێمە داواکاری لە هاوڵاتیانی خۆشەویست ئەو مەرجۆڕێنمانەی کە لیژنەکان و ئەیبیستێنیان ئەیبینین لە تەلەڤیزیۆنەکان تەنها بۆ سەلامەتی ئەوانە بۆ کەم سەلامەتی زیانی یانی و زیانی دارایی بەر کەلوپەلەکانیانەکەوێت و داواکاری کەشمان هەیە لە هاوڵاتیان کە ڕووداوێکی ئاگرە بێت ئاسان دروست نەکەن بە ئۆتۆمبیلەکان و زائیدەن لە کاتی دابەزین کارمەندەکان لە ئۆتۆمبیلەکاندا بۆی قەڵەواڵغی سێرکردنی هاوڵاتیان بۆ سێری ڕووداوەکە گەنجان چیە ئەمە گرفتێک دروستەکە بۆ ئێمە داواکاری لە هاوڵاتیانی خۆشەویست هاوکارما بن. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ماندوومان کردن کاگۆران کاگارام یاخوا لەشتان ساغ بێ هەمیشە لەش ساغ و تەندروست باش بن ماندوو نەبن ئیشەکەتان زۆر پیرۆزە زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بی. سپاس دەکەم کاک گۆرانگیان زۆر سپاس عەمید گۆران ئەحمەد بەڕێوەبەری فەرمانگەی بەرگری شارستانی کۆیە ڕایەت ئارام عەلی و تەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەی بینەریش کاتا ئێستا بینەر مابوون کاتێکی